ئامانجی پشتی پەردەی ڕژیم لە بەڕێوەبردننی گەڵاڵەی فریوکارانەی بنزین بۆ هەمووان. سەرنجام پاش چەندین ڕۆژ کشمەکش و وتەی ناتەبای بە پرسانی حکوومەتی کۆماری ئیسلامی محەممەد ڕەزا لەواسانی بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی ناوچەی ئازادی کیش وردەکارەکانی گەڵاڵەی ناڕوونی بنزین بۆ هەمووانی ڕاگەیاند کە قەرارە بۆ تاقیکردنەوە لەم ناوچەیە و پاشان لە سەرتاسەر ئێران بەکردەوە دەربێت. بەوتەی ناوبراو نزیکەی 50% لەو بنەماڵە و کەسانەی کە ماشینیان نییە و لە یارانەی وزەش پێبەرین ئەم یارانەیان بەردەکەوێت. بەپێی ئەم گەڵاڵەیە بۆ کەسانی خاوەن کۆدی ملی مانگانە 20 لیتر بنزین تەرخان دەکرێت. بەپێی ئاماری ویزارەتی نەوت لە 85 میلیۆن لیتر بنزینی ڕۆژانە لە ئێران نزیکەی 70% بنزینی ساهمیە بەندی بە قیمەتی 1500 تمەن و باقیکەشی بە قیمەتی 3000 تمەن دەخرێتە اختیار بەکارهێنەرانەوە. بەواتەیەکی تر لە ئێستادا بۆ هەر کەس نزیکەی 1 لیتر بنزین لە مانگدا تەرخان دەکرێت. بەڵام پاش بەڕێوەچوونی گەڵاڵەی بنزین بۆ هەمووان مانگانە 20 لیتر بۆ هەر هاوڵاتێکی خاوەن کۆدی ملی تەرخان دەکرێت کە بەگشتی دەبێتە ڕۆژانە 55 میلیۆن لیتر بنزین بۆ نزیکەی 83 میلیۆن کەس لە جەمعیەتی ئێران. بەم جۆرە ڕۆژانە 30 میلیۆن لیتر بنزین زیاد دەمێنێتەوە کە چارەنووسی نادیارە و لەلایەکی دیکەشەوە معلوم نییە کە ئەگەر ڕۆژانە ڕێژەی بەکارهێنانی بنزینی ماشێنەکاری ئێران 85 میلیۆن لیترە بەکارهێنەران چۆن بە 55 میلیۆن لیتر بنزینی یارانەیی کە دێت تەنیا 2 سەهمیەی قەبارەی ئێستای بنزین پێداویستەکانیان دابین دەکەن. لێرەدا ئاماژەکردن بە چەند خاڵ پێویستە. یەکەمەوەی کە ئەم گەڵاڵەیە درێژەی هەمان گەڵاڵەی هەدەفمەندکردنی یارانەکانە چونکە لە سەردەمی ئەحمەدی نژاددا زۆری باس لێ دەکرا. ئەو کات لە باسی یارانە و هەدەفمەندکردنی یارانەکان لە ئارادا بوو دەیانکوت کە بە هەر کەس بڕی 45,000 تمەن وەک یارانەی وزە دەدرێت. بەڵام بەم دەلیلەکە هەمووان بە شێوەی یەکسان لەم یارانەنە و سەهمیە بەندی بنزین بەهرەمەند نابن و شۆن ڕێگاچارەیەکی دیکەوە بوون. پاشان بەرەبەرە و لەگەڵ تێپەڕینی کات و لە ناوچوونی بەهای پارە ئەم مەسەلەیە بەگشتی فەرامۆش کرا کە ئەم بڕی 45,000 تمەنە بۆچی هات و چارەنووسێکی بەسەر هات تاوەی کە نیهایەتەن ڕێکەوتی 24 خەزەڵوەری 1398 لە ناکاو و یەکشەوە دەوڵەتی ڕۆحانی قیمەتی بنزینی لە 1000 تمەنەوە بۆ 1500 تمەن بنزینی ساهمیە و 3000 تمەن بنزینی ئازاد بەرز کردەوە و ئەمە بەتەش بۆ هۆی سەرهەڵدانی ناڕزایەتی بەرین لە ئێران. ناڕزایەتێکە کە لە سەرەتادا دژ بە چوونەسەرەوەی قیمەتی بنزین بوو، بەڵام بە خێرایی گشت نظامی کردە ئامانج و دروشمەکانی دش بە ڕێبەرانی کۆماری ئیسلامی بەرز کردەوە و بابەتی بنزین بە تەواوی مانا گۆڕانی بەسەر هات و ئەم بابەتە بە خەزەڵوەری 98ەوە گرێدرا. دووهەمەوەی کە ئەم گەڵاڵەیە لەلایەن محسینی ڕەزاییەوە ئامادەکرا، واتە کەسێک کە تێگەیشتن و شعوری لەو ئاستەدا بوو کە پێشنیاری دەکرد کە بەبەستی یارمەتی گەیاندن بە ئابووری ئێران بڕۆین ئەمریکایەکان بە بارمتە بگرین و بۆ ئازادکردنی هەر کامیان داوای 1 میلیارد دلار بکەین و لەم ڕێگەوە بۆ وڵات داهاتی دراوی بەدەستبێنین کە ئەوەش خۆی یەکێک لە گاڵتە تاڵەکانی مێژووی ئێرانە. لە ئێستادا تەوەڕوم لە ئێران بێداد دەکات و لەو جێگەوە کە قەرارە بەشێکی بەرین لە خەڵکی ئێران ئەم یارانانە بە شێوەی نەقدی وەربگرن، بێگومان دەبێتە هۆی چوونە سەرەوەی ڕێژەی نەختینە و لە ئاکامدا تەوەڕومی زیاتری لێ دەکەوێتەوە. بەڵام تەوەڕوم تەنیا بە مەسەلەی بنزینەوە سنووردار نابێت. هەڵکشانی قیمەت لە بواری مەسکەندا کەموێنەیە. قیمەتی خۆراک و باقی پێداویستە سەرەتایەکانی ژیان بە خێرایی لە حاڵی چوونە سەرەوەدان. بەڵام ئەوەی کە خەڵک لە بەرامبەر گرانتربوونی بنزیندا هەستیارن و کاردانەوەی زیاتر لە خۆیان نیشان دەدەن بە خاتریەوەیە کە بنزین کاڵایەکە لە اختیار دەوڵەتدا و خەڵک بە دروستی لەم بابەتە دەگەن و دەڵێن کە بۆچی دەبێ ئەم گوشارە بەسەر خەڵکدا دابسەپێنێت. خەڵکی دیکەی جگای سرنج لەم گەڵاڵەیەدا ئەوەیە کە دەڵێن کەسێک کە بنزین بەکار نەهێنێت دەتوانێت سەهمی خۆی لە ڕێگەی ئینتەرنێتەوە بفرۆشێت.
بەرپرسانی ڕژیم کە لە سەردەمی کۆڕۆنادا نەیانتوانی بۆ بەشی فێرکاری خوێندکاران میکانیزمێک پێک بێنن تا منداڵان لە دەرس و خوێندن وەدوانەکەون، چ زەمانەتێک بۆ کەڵک وەرگرتنی بەکارهێنەران لەوەها میکانیزمێک بوونی هەیە. ئەو خەڵکەی کە لە ناوچە دووردەستەکانی ئێران دەژین، ئەو ژن و پیاوە پیرانەی کە نە موبایلی هوشمەند و نە ئینتەرنێتیان هەیە و نەتەنانەت لە زۆرێک لە باسەکانی ڕۆژ ئاگادارن، چۆن دەتوانن ئەم کڕین و فرۆشتنە ئەنجام بدەن؟ هەروەها ئەم گەڵاڵەیە دەتوانێت ببێتە هۆی پێکهاتنی داهاتی کاذب و پیشەی کاذبی دیکە و بەرینایی گەندەڵی و کەڵکی نابەجێ وەرگرتنی ماڵی زیاتر دەکاتەوە و لە لایەکی دیکەشەوە بەهۆی نەبوونی ژێرخانی پێویست ئەم گەڵاڵەیە ئەپلیکیشنی هەر لە ئێستاوە لەگەڵ شکستی حتمی بەڕەوڕووە. ئەگەرچی بەرپرسانی ڕژیم بە ئیدعای درۆین دەیانهەوێت دوا بنوێنن کە زەرورەتی ئەم گەڵاڵەیە ئاوردانەوە لە تۆژی بێبەشی کۆمەلگا و ئەو بەشە لە خەڵکە کە لە یارانەی بێنزین بێبەرین، بەڵام لە ڕاستیدا ئامانجی سەرەکی ئەم گەڵاڵەیە برنەسەرەوەی قیمەتی بێنزین و بەدەستێنانی داهاتی زیاترە بۆ دەسەڵات و لەو پێناوە پڕکردنی کەسری بوو جێی دەوڵەتدایە و هیچ قازانجێکی بۆ خەڵک نییە. دەوڵەتی ئیبراهیمی ڕەیسی لە ئێستادا لەگەڵ قەیرانی کەسری گاز بەرەوڕووە. ناوەندە سەنعەتی و وزەخانە و بەرخەکانی ئێران بەکارهێنانی مازوت و گازۆئیلیان یەکجار بردوۆتە سەرێ. دەوڵەت لە گەڵاڵەی بودجەی ساڵی داهاتوودا کە بە فەرزی درێژەی گەمارۆکان ئامادەکراوە هەناردەکردنی بەرهەمە نەوتەکانی 186,000 میلیارد تمەن بەراورد کردووە کە 33% لەم ساڵ زیاترە. هەر بۆیە هەوڵی دەوڵەت بۆ دابینکردنی ئەم ئاستە لە داهات گەڕای برنەسەرەوەی قیمەتەکان، هێنانە خوارەی ڕێژێ بەکارهێنانی ناوخۆی بێنزین و هەناردەکردنی بۆ دەرەوە بە مەبەستی قەرەبووکردنەوەی دابەزینی هەناردەی بێنزین و مازوتە. کەوابوو وەها بەرزبوونەوەیەکی قیمەت بۆ خەڵکی ئێران و بەتایبەت تۆژە بێبەشەکانی کۆمەلگا کارە ساتبارە. لەلایەکی دیکەشەوە دەوێتە هۆی لە ناوچوونی ناوەندە سکولەکانی بەرهەمهێنان، لەبەرەوەی کە توانای زیادکردنی هەقدەست و ڕاگررتنی هاوسەنگیان لەگەڵ ئەم چوونەسەرەوەی هەزینە نابێت و بەم جۆرە شایدی شەپۆلێکی بەرین لە بێکاری کرێکارانی ئەم ناوەندانە دەبین. ئاکامی ئەم گەڵاڵەیە بە پێچەوانەی ئیدعاکان نەتەنیا هیچ یارمەتێک بەکرانەوەی ژیانی بنەماڵەکان و ئەو بەشە لە کۆمەلگا کە یارانەی بێنزین وەرناگرن ناکات، بەڵکو بە پێکێنانی تەوەڕم و گرانی زیاتر گرۆی جەماوەری هەژار و نەداری ئێران زیاتر دەگوشێت.